بینن رزدار افدمی و باشو هیویا دمن خوش و سلامت بود خازین. اس نظیر کدانید گل ودامه بو پیشکش کرنا خلک کادیش برنامه و برنامه کردی. بجارجید گل بابت که هری گرینگین بنوانه و نشانه دولت و دانوستاندن. چندین پرسیارات که وانه و خلک دا دی آراستی برس و مستعبد الرحمن صدیق کن. بدوی بپرسین دانوستاندن یانکو دیالوگ چتشته. هروسا جدری ایکی دانوستاندنی چتشته. کشو پرزگریکن دانوستاندنی چنه؟ ادگل دولت و ولاتین جهانی چوا دانوستاندنی بکن. هروسا مدوید بپرسین بنماین و شارتی و ین نهینی ین دانوستاندنی چتشتن. مدوید بپرسین صفت و سالوختن دانوسکار سیاسی کرد چنه؟ افرسیارو چندین پرسیارین دیتر دهین آراسته کرن. بخیر بی ماوس. سلامت بیست. ماوس مدوید بپرسین دانوستاندن یانکو دیالوگ گفتگو چتشته. بله. بنای خوای بخشنده مهربان. دیاره اوی باست کرد حوار با کردی بابلین با انگلیزی پیپلت دیالوگ یا خود با عربی دلین حوار یا خود من دلین گفتگو. بله. اوا الان مرحله یک یا قناعه که لقناعه کانی دانستان. که وقت دانستان لکردیه اشتیک دادیتو اشتیک دستینی. دولایانه. بله. لأنجام شاب عربي أمان ناو مفاوضات يعني ناو التفاوض. بله. وبهمان شيوا ليرو دبرته يعني شون ضلي درابو همو زمان كان يتر لكالتوري هر ولاتي كوا كاريجري هبو يعني أو بابته لو تشيبيا بقولتري يعني ولا إما قلت راو دانو ساندن شو طبيعتي كردواية في وايا كأشتاق ورقري وشتاكي ديكش لبريدة ده. أم حالتها أجبشي توزر بي قاموسا كان للروز مانواني وكاتي كوا باس دانوستانەکەن و باس مفاوەزاتەکەن بۆ ئێستا پێویستمانە. ئێستا پێویستمانە ئێمە تەنها تشکێکی بخینە سەر لە ڕوانگەی ئەو ئەزمونەی کە هەمانە لە ڕوانگەی ئەو خوێندنەوەی کە هەمانە چونکە دوای ڕێفراندۆم چی هەیە؟ دوای ڕێفراندۆم ئێبێ دانوستان هەبێ. ئەو دانوستانە بۆ گرنگەکەی لەوێ دەست پێ دەکات چی لە بەرهەمی ڕێفراندۆم دەکەی. ڕێفراندۆمت کردووە ئەم ڕێفراندۆمە دەنگی زۆری بەڵێی هێناوە ئەم بەڵەیە زۆر بە نرخە دەبێت لە دانوستانە بتوانی و بزانی چۆن بەکاری بێنی. ئێمە تەنها دەتوانین ئیشارەت بە چەند خاڵێ بدەین لەم بوارەدا تاوەکو ئەو کەسانی کە لەو بوارە کار دەکەن لە بواری دانوستاندندا لە بواری مفاوەزات و دانوستاندا و ئینگلیز پێی دەڵێن نیگۆشیشن عەرەب پێی دەڵێ تەفاوت کورد پێی دەڵێ دانوستان. لە ئەنجامە لە ڕوانگەی قاموسە و تەماشایەکی ئەڵێ نیگۆشیشن چیە؟ ئەڵێ بریتیە لە discussion to reach an agreement. يعني قسە و باسێکە گفتوگۆیەکە مناقەشەیەکە بۆ گەیشتن بە ڕێکەوتن نامەیەک بۆیە لێرەوە دەڵێن نیگۆشیشن یا تەفاوت یان دانوستان سێ زانستی سەرەکی دەوری تیابین. یەکیان زانستی دەروون ناسیە باری دەرونی من و تۆ کە دانوستکارین دانوستان دەکەین لە چ بارێکی دەرونین ئێمە کۆمەڵناسی کاریگەری تێدا هەیە ئەو کۆمەڵگەیە چۆن ڕفتارەکەن لەو بوارەدا بە شێوازێکی گشتی زانستە سیاسەکانیش دووبارە هەر لەو بوارە دەوری هەیە کەواتە بە شێوازێکی سەرەکی دەڵێن ئەتوانی بڵێ دانوستان و تەفاوز و نیگۆشیشن بریتە لە سێ خاڵی زۆر سەرەکی یەکێکیان ئەوەیە کە بە بەردەوامی دوولایەنەکە یاخود دوو کەسەکە لە گفتوگۆدان لە ئەنجامیشدا کە بەردەوام لە گفتوگۆدان بیر لە چیەکەن و هەر کەس بیر لە بەرژەوەندی خۆی دەکاتەوە تۆ بێ بەرژەوەندیەکت دەستکەوێ منش ئەمێ بەرژەوەندیەکم دەستکەوێ کەواتە لەم نێوانەدا ئەگەین بە چارەسەرێک کە پێی دەگوترێ ئەو چارەسەرەی کە سوودی بۆ هەردوو لامان هەیە. ئینگلیز دەڵێ وین چۆن ئەڵێ عەرەب ئەڵێ ڕابح کورد دەڵێ براوە هەردوو لامان براوە بین. لە ئەنجامی ئەمەدا بۆمان دەرەکەوێ ئەوەی تۆ ئاماژەت پێکرد دیالۆگ یاخود گفتوگۆ بریتە لە قۆناغێک یاخود میکانیزمێکە لە ناو دانوستاندا. فەرقی حیوار چییە لەگەڵ چۆن دەڵێ لەگەڵ ئەمرێکە لەگەڵ فرمانێکدا یعنی ئەگەر تۆ بە مناڵەکەی خۆت بڵێ چۆ ئاوم بۆ بێنە ئەویش چوو بۆتی هێنا تۆ ئەلف قسەیەکت بە باوت بۆی جێبەجێ کردی ئەمە حیوار نییە بۆ چونکە ئەو لە خواردترە یەکسەر جێبەجێ کرد دەگوترێ حیوار یان دایالۆگ طریقة اتصال حەلەقی تعریفەکەی وایە یعنی بە کوردی بریتە لە ڕێگەیەکی بازنەیی بە یەک گەیشتن یعنی من و تۆ بە شێوازێکی بازنەیە قسە دەکەی من قسە دەکەم تۆش قسێ دەکەی من تۆ بەم شێوازە لە دەوری بازنەیەکدا بە بەردەوامی قسە ئەگۆڕینەوە لە چۆ داوەستین ئیدی ئەوە دەبێتە خاڵی بەیەگەشتنی ئێمە
بۆچی دانوستان ئەبێ ئاگداری بین دانوستکاری کورد دەبێت زۆر سەوری هەبێ دەبێت زۆر بەتوانابێ ئاگای لەوە بێ کە بەڕاستی لە کاتی دانوستاندا نابێ بێتاقەت بێت چونکە دانوستان یەکەم درێژخایەنە ئەبێ بزانین دانوستان کوردخایەنی نییە بەڵکو درێژخایەنە لە هەمان کاتیشدا لە نێوان دوولایەن یاخود زیاد لە دوولایەنە لەبەرەوە بە ئاسانی ناگەی بە ئەنجام بۆچی دانوستانمان پێویستە لەبەر ئەوەی دانوستان بریتیە لە ئەڵتەرناتیڤ یا بریتیە لە بەدیل یا بریتیە لە جێگرەوەی شەڕ باشە زمانی خۆی هیتلەر مفاوەزاتی نەویستووە هێزێکی هەبوو دنیای داگیر زۆربەی زۆری وڵاتانی داگیر کردو وانە ئەمەوی عوسمانی عەباسی تر وەرەوە بۆ تورک وەرەوە بۆ فارس وەرە بۆ ئەم دەوڵەتانە هەر کات ئیتالیا بەریتانیا ئەمریکا هێزی هەیە و وڵاتێک داگیرەکە ئەوە بەسەر چووە تۆ وەکو کورد ئێستا ئەمە ناتوانانی بکەیت کە هێزت نەبوو ئەبێ مفاوەزاتکەی لەبەرەوە دەڵێن ساڵی لە مانگی 5 ساڵی 1945 کە ئەڵمانیا دۆڕا لە جەنگی دووەمی جیهانیدا تقریبا هەر لە دوای 13 ڕۆژ یەکسەر تەسلیم بوو ئەوە لە ئەنجامی شەڕدایە یابان کە لە مانگی 1945 لە شەڕا دۆڕا دوای 18 ڕۆژ تەسلیم بوو ئەمە پێی دەگوترێ شەڕ ئێستا ئەمە شەڕمان نییە ئەوە تا بە 13 ڕۆژ و 14 ڕۆژ هەلبێ دانوستان ڕەنگە ساڵ بخایەنێ ڕەنگە 2 ساڵ بخانێ 3 ساڵ بخایەن لەبەرەوە ئەبێ نەفەسمان بۆ دانوستان درێژ ئەمسا هەر تشتێکی ئینسان پەیڕەو بکەتن ژیانە خودات زڤرتە سەرچاوێوی سەرەکی مەبوو vê دانوستاندنی چ سەرچاوە هەیە ئەم بزڤڕینەوێت دەڵێن سەرچاوی سەرەکی دانوستان ژیانی ڕۆژانەی خۆمانە ژیانی ڕۆژانی خۆمان دانوستانی زۆر تێدایە بەس نەمانزانیوە دانوستان و مفاوەزات و نیگۆشێشتە بە منداڵی خۆت دەڵێ تۆ ناجح بە ئەم ساڵ خوێندن بە ناجیحی تەواوکە من پایسکیلێکت بۆ دەکڕم یعنی دەگەنە نەتیجەیەک تۆ لی داوا دەکەی ناجح بێ ئەوش لە تۆ داوا دەکا پایسکیلێکی بۆ بکڕی ئەوە مفاوەزاتە مەسەلەن بە یەکێک دەڵێ تۆ ئەو کارە بکە منیش ئەو کارت بۆ دەکەم ئەوە وایە یان ڕۆژانە کە دەچیتە بازار ئەگە بچیتەوە ئۆتۆمبیلەکەت چاکی لە سەناعا ئەگە بچیتەوە بازار شت بکڕی تۆ لە دانوستان دەی ئەو دەڵێ بەوەندە تۆش دەڵێ نەخێر بەوەندە ئەوتر بەردەوام قسە دەکەن لە ئەنجامە دەگەنە نرخێکی دیاریکراوە کەواتە لە ژیانی ڕۆژانی خۆمان دەبیرمان لێ نەکردوێتەوە ئێمە بە بەردەوامی کە دانیشین لە ئیشوکاری ڕۆژانی خۆمانە لە شوێنی کاری خۆماندا لەگەڵ ئەو کەسێک کە بەرپرسی ئێمە یا بەڕێوەبەری ئێمەیە یان ئێمە لە ماڵی خۆماندا بەردەوام لە دانوستان مامۆستا دانوستانین جیواکی لەسەر ئاستێکی نەوی ممکنت سادە بن ڕاست بەڵام سەر ئاستێن بلند ڕاستەوە بیتن مەبەستم ئەوە بوو ئەمان باتەوە سەر خاڵێکی سەرەکی کەواتە ئێمە کە لە ژیانی ڕۆژانەمان بەم شێوە سادەیە چۆن دەڵێ دانوستان دەکەین ئەمە شتێکی وردەکاریە ئەگە بیری لێ بکەینەوە سێرەکەین ئەم شێوە بچووکە دەکرێت لە ئاستی گەورەشا بەکاری بێنین یەک قسەیەکی تر ینی زۆر جارۆکو گوتم کە دانوستان دەبێ هەندێک جار منداڵی تۆ بە تۆ دەڵێ قسە لەگەڵ تۆ دەکات ڕەنگە قسە لەگەڵ دایکی نەکە بۆچی چکە ئەگەر بزانێت پارەکە لای باوکێتی دەزانێت ئەمریکا یا با بڵێن دانوستانەکە لەگەڵ ئەو باشترە چونکە پارەکە لەوێ کەواتە ئەم شتە بچووکە ئێستا لە بواری دانوستاندا دەڵێن ئەم شتە بچووکەیە ئێمە یان دەوڵەتان فێری دانوستانی حەقیقیەکە ینی چۆن یعنی ئێمەی کوردستانی ئێستا کە بمانێ و دانوستان لەگەڵ ئەم عێراق بکەین بیرەکەینەوە ئایا عێراق خۆی ئەوەندە حڕ و ئەوەندە سربەست و ئەوەندە ئازادە بەڵێ ئەوە کەرککم بە ئێوە بەخشی و کەرکک بابێتەوە سەر هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکان بۆ نمونە قسەیە سێرەکەین وانە سێرەکەین بۆ ئەوەی کەرکک نەچێتە ناوە ئێران تەدەخولەکە ینی سێرەکەین ئێران ویستوێتی کەرکک و ناوچە دابڕێنراوەکان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم نێن چۆن دەڵێ ڕیفراندۆمی تێدا نەکرێ کەواتە قسەی هەیە لێرە ئەمریکا قسەی هەیە لەم وڵاتە کەواتە زۆر جار ئێمە ئەمانوێ بۆ ئەوەی دانوستانێک لەگەڵ ئەو عێراقدا بکەین پێویست بەوەش دەکا ئەو عێراقا سەلاحیەت و دەسەڵاتی ئەوەندەی هەبێ بڵێ و ئەوەمدا لە بری ئەوە و لە بری ئەوە سێرەکەین لە عێراق قەس ئەو دەسەڵاتی نییە ئەبێ تەلەفۆنێ بک بۆ تاران ئەگەر نەبیدی کەواتە بێت چی بکە بێ بڵێ کاکە ئێران تۆرە تۆ بەشدار بە بۆ قسە لەگەڵ تۆ بکەم ئەوە زۆر جاچتە دانوستان سێرەکی ئەو کەسە هیچ دەسەڵاتی نییە ئەڵێ کاکە من ئەو سەلاحێتم نییە دێ ئەڵێ وەفدێکم بۆ بنێرە لەگەڵی سەلاحێتی هەبێت تا بتوانم کەواتە ئەمە جارێکی تر لێرە و ئەمان باتە سەر ئەوەی کە دوو وشە هەیە پێداویستی و ئیمکانیەت توانە پێداویستیمان هەیە بە دانوستان بەڵێ هەمانە بەڵام ئایا تەڕەفی بەرامبەر لایەنی بەرامبەر ئەو دەسەڵات و سەلاحیەتەی پێدراوە تاوەکو ئەوەی ئێمە دەمانەوێت لیوەرگرین ئەگەر بەڵێ بچۆ ئەگەر نا مەچۆ وێگۆڤی بچن یان نەچن بەمەستم ئەوە بوو لەو حاڵەتە ئێمە ببزانین چۆن دەڵێن سەرپەرشتیاری پرۆسەی سیاسی لە دوای ڕوخانی ڕژێم لە 2023ەوە
دوو یاریکەری زۆر یا دوو یاریزانی بەهێز هەن لە عێراقدا یەک ئەمریکا یەک ئێرانە لەبەرەوە لە هەر دانوستانێکی ئێمە لەگەڵ عێراقدا دەبێ ئەو دو یاریزانە ئەگەمامۆستا ڤێگافکێ دەما وەفدا کوردی چتە بەغدا و دانوستاندنێ دیگەڵ چ شێواز و چاوە سەردەری دیگەل دانوستاندنێ بکەن باشە ئەمەش خاڵێکی تر ئەمان باتەوە سەر حاڵەتێک کە دەڵێن ئێمە چۆن ئەو دانوستانە بکەین ئەو دانوستانە خۆی کۆمەڵە شتێکی تایە یەکەمیانەوەیەکە ئەگەر تۆ وەفدی دانوستکار بووی نابێ بڕوات بە شتێک هەبێ پێی بوو ترێ مەحاڵ ئیمپۆسیبل یان مستەحیل بۆچی دەڵێن هەموو شتێک ئەوەی بیرن لێ نەکردوێتەوە لە دانوستانە هەموو شتێک شیاوی ئەوەیە قابلی ئەوەی دانوستانی لەسەر بکەی یعنی مەترسە بڵێ ئەو شتە نابێ ئەبێ دەڵێن لە دانوستاندا زۆر گرنگە ئەوە بزانی ڕاستیەکی تر هەیە دەڵێ خراپترین دەست پێکردن بە دانوستان ئەوەیە ڕازیبی بە یەکەم عەرزی یەکەم وەکو چۆن لە بازار شت بکڕی یەکەم سعر پێت دەڵێ ئەو بەوەندێ ئەو ڕازیبوونە زۆر خراپە لە کاری دانوستانی شەهر وایە یەکەم شت کە دەیخەنە بەردەمە زۆر خراپە دەڵێ پێ ڕازیبی ئەوە یەکێک بە کتێبێکی لەو بوارە هەیە بە ناوی جێفن کنێدی ئەو بابەتانی نووسیوە دەڵێ زۆر گرنگە زانیاری تەواوت هەبێ دەربارەی ئەو شاندی کە لە بەرامبەرت دانیشتووە زانیاری لەسەر تاکەکان لەسەر تاکەکان لەسەر دەڵێن لەسەر کەسەکان و کەیسەکان کەیسەکە چییە دەبێت معلوماتمان زۆر هەبێت لە عینی وەختیشا کەسەکانیش دەبێت معلوماتمان هەبێت ئەگەر من تۆ منت ناسی من تۆم بە باش ناسی من دەزانم خاڵی لاوازی تۆ چێت تۆش دەزانی خاڵی لاوازی من چییە ئەمە یەکترمان ناسیوە بۆیە قسەیەک هەیە بڕوانە ینی ئەو نەبیل عەمر وەزیری پێشووتری ئیعلامی فەڵەستینی گلەیەکی هەبوو لە وەفدی دانوستکاری فەڵەستینی دەیگوت وەفدی دانوستکاری فەڵەستینی لاوازە لە بەرامبەر وەفدی دانوستکاری ئیسرائیل لاوازێکی چدا لاوازەکە لە چییە دەیگوت ئێمە کە دەچین بە بەردەوام صاحب عورێقات ینی ئێستا نەخۆشە خوش فەیدە دەیگوت صاحب عورێقاتمان کردووە بە ڕئیس یا کردومانە بە گەورە دانوستکاری وەفدەکەمان وەفدەکەشمان هەر هەمان ئەشخاصن کە بەردەوام ئەچنەوە لاگەڵ ئیسرائیلەکاندا دەنیشن ئەوان هەموو شتێک وردەکاری دەربارەی باری دەرونی و معلومات و زانیاریان دەربارەی ئەم کەسانی ئێمە هەیە دەیگوت ئێمە هەمیشە کە دەچینەوە لەگەڵ ئیسرائیلەکاندا دەنیشینەوە زێرەکەین وەفدی ئیسرائیل گۆڕاوە نەفەری ترە و خەڵکی دێ ئەمانە چیە نازانی عێراقتان چیمە دەوڵەتە گرنگە وەفدە کوردیش بێتە گۆڕین زۆر گرنگە تۆ بێت لە هەر مەقتەعێکە ئەو وەفدەت هەمان وەفدەکە نەبێ بە نفسی معلومات و بە معلوماتی زیاتر و بە کەسێکان بگۆڕی کەسەکان بگۆڕی ئێستا تەنان لە تۆپی پێشدا یان بزانە ئێستا باوی ئەوەیە کە دەڵێ 11 لاعیبت هەیە لە تۆپی پێشدا کە ڕاهێنەرەکان یاری دەکەن دەڵێن باوی ئەوە نەماوە 11 یاریکەرت هەبێ و یاریزانت هەبێ بۆ یاریکردن چونکە هەموو دەزانن چۆن یاری دەکەن دەبێ هەموو یاریەک یاریزانیش بێتە گۆڕین ئەوش مەسلەیەکی گرنگە جا لێرە زۆر گرنگە لەم بوارە مەسەلەی دانوستان ئەو کەسێ بەرامبەرت بە شەریک حساب بکەیت و بزانی ئەویش شتێکی دەوێت و تۆ شتێک لەگەڵیدا دەگۆڕیتەوە دەبێ وای لەگەڵدا مامەڵە بکەی هەست بکات ئەو شتێک دەستی کەوتووە سەرکەوتنێک بۆ بەدەستی هێناوە هەست بکە ئەویش شەریکە هەست بکە ئەویش بەرژەوەندیەکی هەیە چونکە تۆ لە ڕاستیدا نەچوویتە بۆ ئەوەی کە ئەو سەفرکەیت و خۆت سەد بێنی مانە هەمووی لە کتێبە خەلەکە بوریدا جانەوێت تاماژەداوی چەندی کە کوردستان پشتی ڕێفراندومی دیشتێت قۆناغەکە دیکە Vêgavkê wextê danûstkarên Kurd çine bexda çi şêwas serderiyê bikin wek dewletek yanî reftarê û danûstandinê bikin. Zor giring e êsaka gewretirîn heleyek ême bîkeyn ew ye dewletanî dewrûber ele ême wa mameletan legal dekeyn wa bizanin em referandûma nekirawe ew karesate çon nekirawe referandûm kirawe ke referandûm kirawe êsta to li qonaxekî bihêzî li danûstandin de dibê bi şêwazekî dewletî mamele bikî نەک بە شێوازی بەشێک ئەو شێوازی دەوڵەتی شەوە زۆر گرنگە یەکەم شت شێوازی دەوڵەتی ئەوەیە هەموو ئەو شتەی ئەنێ بێ بچێتە نێو وردەکاری شێوازی دەوڵەتی ئەوەیە بچێتە نێو وردەکاری شێوازی نێو دەوڵەتی زۆر شتی ورد هەیە مەسەن نێچە لەو شتانە دەڵێن لە شێوازی نێو دەوڵەتی کە دوو وەفد دەچن لەگەڵ یەکدا قسە دەکەن ئەگەر 10 سەعاتیش دانیشن لەگەڵ یەکدا زۆر جار ڕەنگە نەگەن بە ئەنجامێک ئەو دەوڵەتانە دەڵێ دەزانین لەو 10 سەعاتە ناگەین بە ئەنجام بۆ چونکە هەردوو لامان بۆ یەکتر خۆمان حازر کردو کە دەڵێن بانانێ بخۆین و پێ دەڵێن لقاعاتی جانیبی ینی یەکتر بینینی لاوەچی لابەلاکان دەڵێ ئەوە لەوێ قسەی ورد لە یەکتر دەردەهێنین قسەی ورد لە یەکتر دەردەهێنین نهێنیەکان لە یەکتر دەبین لەوێ بۆمان دەردەکوێرە تۆ وەشی وا دەکەیت چی هەیەەوە چۆنەوە چۆن هاوینی کەواتە بێ وەفدی دانوستکار زۆر وریابێ ئەمەش دێنە سەریکە بێت ئەم
سۆپەرمانەمان لە چۆ دەسەکەوێت بەڵێ. ئەمە چۆن دەبێ ئەمە بە تیم دەکرێت یا بە کەس دەکرێت مە بەستم ئەوە بوو ئێستاکە بۆ بە زانست نیگۆشیشن تەفاوز دانوستان بۆ بە زانستێک و دەخمەرێت ئەو جابێت جیاوازی بکەیت لە نێوانی دەڵێن چۆن دەڵێ ینی دروستکردنی بڕیار و دروستکردنی بڕیار و بڕیار وەرگتن دروستکردنی بڕیار بە تیمێکی گەورە دەکرێت چونکە زانستەکان ئێستا فراوان بوونە زانستەکان فراوان بوونە ئەبێ یەک تیمێکی فراوانی جیاوازت هەبێ لە هەموو بوارەکاندا ئەو بڕیارێکت بۆ دروستکە ئەو کەسێک کە بڕیارەکەش دەدا ئەو کاتە زۆر بە ئاسایی دەتوانێت بڕیارەکەی خۆی بدەن لەبەرەوە ئەمانە هەمووی وەکو دەوڵەت دەتوانانی ئاڵمەڵ هەر پرسەکە تو بەحسکەی مامۆستا هەندێک پرزگەرێکین خۆ هەنە ئاریشین خۆ هەنە پرزگەرێک و ئاریشین دانوستاندنی چنە شتێکە پێی دەگوترێت فروفێڵەکانی دانوستان چاوەیە فروفێڵی دانوستان لە زمانی عەربی پێوترێ الحيل القذرة للتفاوض وردەکاریت بن زۆر شتێک ینی بەمانایەکی تر کۆمەڵێک فروفێڵ هەیە لە نێو دانوستاندا دەکرێت دەوڵەتان لە یەکی دەکەن مەسەلەن چۆن لە دانوستاندا من بە تۆ دەڵێم فڵانە شتم لە تۆ دەوێ لە ماوەی 5 ڕۆژدا دەشزانم ئەو تشتە بە 10 ڕۆژ دروست دەکرێت خۆم دەزانم ئەو تشتە بە 10 ڕۆژ دروست دەکرێت یا 10 ڕۆژی پێویستە منش بە تۆ دەڵێم مەبەستێک پشوێ چەند بۆ ئەوەی نەبێ بۆ ئەوەی نەبێ ئەوە بۆ ئەوەی نەبێت و شتێکی مەحاڵت لێداوا دەکەم زۆر جار ینی دانوستکار ئێوێ کارێ بکە کە شتەکە سەر نەگرێت جاری وا هەیە دەڵێن هەڵەی عەمدی یعنی بە عەمدەن چۆن بڕگەیەک لە بڕگانەی کە لەسەری ڕێکەوتوی نایەتە نووسین لەبیر نەکراوە بەس بە عەمدەن بە ئەنقەس نانووسرێتەوە نسیان المتعمد بەڵێ زۆر جارە بینی لە زۆر کۆتاییە چۆن دەڵێ چەندین کەس خوێندوێتیەوە هەستی نەکردو یەک وشە هەیە دەرکراوە ئەو وشەیە نەبوو بێمانەکەی هەمووی لە ڕاستیدا گۆڕاوە یا جاری وایە شتێک بەدەمی تۆ دەنووسن تۆ نەتگوتووە بەدەمی تۆ دەڵێن تۆ واتگوتۆ نەنووسرا دێتە نووسین و تۆش نەتگوتووە یا جاری وا هەیە پەشیمان دەبنەوە لێ دانوستانی وامان زۆر دیوەکە لە ئەنجامدا لی پەشیمان دەبنەوە لە فێڵەکانی دانوستان دەڵێن دەور تەوزیعەکەن دەکەس هاتووە بۆ دانوستان لەگەڵ من و تۆ ئەو دەکەسە هەندێکیان زۆر ڕق و تند و هێرشبەر و یعنی زۆر ڕق و توندن ڕئیسی وەفدەکەش زۆر نەرمونیان و ناسکە پێ دەگوترێ ینی ئاعضا شەریسون لەگەڵ چی لەگەڵ ڕئیس طیب ینی بەمانایەکی تر سەرۆکی دانوستانەکە خۆی وای دەورەکەی تەوزیع کردو ئێوە هێرشی بۆ بەرن ئێوە ئەوە منش بە قسەیەکی خۆش لە ئەخیرا نەرمێکە بوو بینێ بە حڵاتێکی سروشتی گرنگە بێتەکە باڵێ باڵێ ئەمایان دانوستان یعنی مەبەستم ئەمە نییە بە ڕاستەیاننا مەبەستم ئەوەی دانوستان بۆ بەزانست ئەبێ کەسێک بەریتە نێو دانوستانەوە کە لەو بوارە خولی دیبێ نەک هەروەک ئێمەشتی خوێندوێتەوە ئەمەی ئێمایڵین بەس بۆ ئەوەمانە دانوستکاری کورد بزانێ دنیا لە بواری دانوستاندن گەیشتۆتە کوێ کەوتە مامۆستا وردەکاری و نهێنی و بەشارتیین دانوستاندنی چ تشتن ئەم لێ شارەزا ببین و فێر ببین نمونەی ئەوە زۆرە یعنی بڕوانە نمونەی دانوستاندن بەم شێوازەی کە یعنی وردەکاری تێدایە با بڵێن عێراق لە جەنگی کوێت داگیرکردنی کوێت تا دۆڕە کە دۆڕە خۆ دەکرێت تۆ لەگەڵ عێراقدا دابنیشی لە هەر شوێنێکا بۆ ئەوەی کەەوە دانوستان بکەیت ئەو کاتە لەبیر تا نە لەبیرت نییە تۆ ڕەنگە گەنج بیت ئەو کاتە نۆرمان شوارسکۆف چۆن دەڵێ سەرکردەی هێزەکانی هاوپەیمانان بوو سەرۆکایەتی و سەرکردایەتی زیاتر لە 30 دەوڵەتی دەکرد بۆ وەدەرنانی عێراق لە کوێت باشە ئەوە هات لەگەڵ وەفدی عێراقیە کۆبەوە کۆبوونەوەکان هێنایە چۆ سەمزانە نیگۆشیشن یا مفاوەزات چی لێدێ گوتیان ئەبێ ئێمە ناین بۆ عێراق دەبێت لەسەر حدودی آخر نقطە حدودی عێراق سنووری عێراق کە داخلی کوێت دەبێت مەسەلەن سەفوانە ئەو دیو عەبدەلی کوێتیە ئەم دیو سەفوانی بەسڕێ گوتیان لە سەفوان خێمەیەک دەبێت هەڵدەن هەموو وەفدی عێراقی سەربازی دەبێت بێتە ناو ئەو خێمەیە لە ناو ئەو خێمەیەک دەبینی ینی ئەو سوڵتان هاشمەی کە ئێستەوا بزانم گیراوە یا شتێکی نازام دیارنێت چی لێهاتەوە ئەو کات وەزیری دیفاع بوو وەزیری بەرگری عێراق بوو یعنی لە ناو ئەرزی عێراقا کە دەچێتە ناو خێمەکە تەفتیشیان کرد جیتە ئەمە چیە بڕوانە شتێکی تر پێشەوەی شەڕەکە ڕووبدا ئەو کات تارق عەزیز وەزیری دەرەوەی عێراق بوو لە ساڵی 90 جەمز بێکەر وەزیری دەرەوەی ئەمریکا بوو لە جنێف کۆبوونەوەیان کرد جەمز بێکەر ئێستا لە ئێستانیان لە دوای ئەوەندە ساڵە لە یاداشت و مزەکەراتەکانی خۆی دەڵێ لەگەڵ تارق عەزیز کۆبوومەوە لە جنێف دانیشتین نامەیەکم دایە دەستی وتم ئەو نامەیە ئەوەی بۆ سەدام حوسێن
گوتی دەتوانم بخوێنمەوە وتی خوێندیەوە گوتی ئەو شانە لایەق بە سەرۆکی ئێمە نییە و نامەوێت وتم آخر نەتەوێ شەڕ ڕوو دەدا جامەستم چییە دەڵێ ئەم دانیشتەی کە کردمان ئەمانویست کۆنگریسی ئەمریکا ڕێگە بە جۆرج بۆش بدات کە چی بکات هێرش بکاتە سەر عێراق لەکوێت هێرش بکاتە سەر عێراق جۆرج بۆشی باوک جۆرج بۆشی باوک هێرش بکاتە سەر عێراق بۆەوە دەرنانی عێراق لەکوێت بەس کۆنگرس ڕازی نەدەبوو دەیگوت ئێوە بچن مفاوەزاتی بکەن ئەوێت ئەو مفاوەزاتی کە لە جنێف کردمان لەگەڵ تارێک عەزیزدا مەبەستمان ئەوە بوو کە نەگەین بە نەتیجە بۆ ئەوەی کۆنگرس بزانێت ئەو کردمان نەگەشتین بە نەتیجە دەی بچن شەڕ بکەن ببیتە حجەتەك مەبەستم چی ئەمانە هەمووی بزانە دنیا چۆنە ڕابڕێ بەڕاست مامۆستامە بەحسا دانوستاندنی کرد کە وەفدا کوردی دیگەل عێراقی بوو نمونە بهێتەکردن ئەی مامۆستا چەوە ئەف دانوستاندنە دیگەل دەوڵەتێن جیهانی بهێتەکردن هەر دەوڵەتێک تایبەتمەندی خۆی هەیە هەر دەوڵەتی تایبەتمەندی خۆی هەیە کتێبێکەیە بە ناوی کتێبی چۆن ئەڵێ ئینتەرناشنال نیگۆشیشن یعنی دانوستانی نێودەوڵەتی سۆلۆمۆن تایدا باسی ئەو ڕەفتاراناکە کە هەر شوێنێکەتی کتێبێکی تر هەیە هی یادداشتەکانی سەرۆکی پێشووتری ئەمریکایە ڕیچارد نیکسۆن هی ساڵەکانی هەفتا ڕئیسی ئەمریکا بوو بە ناوی سیز د مۆمنت ینی بەمانایەکی تر یعنی ئەو هەلەی هاتۆتە بەردەست بقۆزەرەوە سوودی لێوەربگرە لەو یادداشتانەیە دەڵێ بۆ نمونە باسی سین دەکە دەڵێ هەر کەسێک نیگۆشیشن یاخود دانوستان بکات لەگەڵ سینیەکاندا دەبێت تێبگات لە کەلتوری سین تێبگە ئەڵێ گەرس ئەوە دەڵێ ڕیچارد نیکسۆنی سەرۆکی پێشووتری ئەمریکا دەڵێ ئەگەر لەگەڵ سینیەکان دانیشتی سینەکان گوتیان ئەو شتە ممکنە ممکنە دەبێ دەڵێ ئەو ممکنە 25 ساڵی دەوێ لای سینەکە دیستە سۆریانی دەڵێ ئەوەی کە ئەگەر سینیە گوتی ممکنە ئەوە 25 ساڵی دەوێت دیتە ینی ئەمە مانای وایە هەر گەلێک یعنی قسە و باس تایبەتمەندی خۆی دەڵێ ڕووسەکان لەسەرەن کە ئەوە نالەوێنە لە کتێبی ئەوەی ئینتەرناشنال نیگۆشیشن دەڵێ ئەوە لەوەی ڕیچارد نیکسۆن دەرچوین دەڵێ ڕووس ماندوو دەکە ڕووس هێرشت بۆ دێنی ڕووسەکان کاتێککە مفاوەزات دەکەن لەگەڵ هەر وەردێکە بە هێرش دەست پێ دەکەن دەتخەنە هەڵوێستێکی بەرگریکردن دەبێت و دیفاع لە خۆت بکەی لە ئەنجامدا وا بۆ دێن لە ئەنجامدا ماندووشت دەکەن زۆر ماندوو دەبی زۆر ماندوو دەبی ئەو شتێک کە تۆش دەتەوێت یەکجار نادەنێ بە قەتعە دەدەنێ بەڵکو ئەو شتی تۆ دەتەوێت کردوانە بەدە پارچەوە یەکێک دەدەنێ تەمامی نادەن یەکت دەدەنێ بەڵکو نۆیەکەت نەویست زۆر بڕۆی اینجا دووەم وەرەگری زۆر بڕۆی اینجا سێمیانی ئەوە ماندووبوونێکی زۆری دەوێت ئەفجەما مستەڤە میزاجین کەسوکینە یانجی وە دەوڵەتی بەڵێ هەموو نووسراوەتەوە کەلتوری دەوڵەتەکان بەم شێوازێ مەسەران لە یابانیەکان چۆن مفاوز یابانی کە مفاوەزەتی لەگەڵ دەکەی ئەگەر کەسەکە بناسێ ئاسانترە لەوەی نەیناسێ کەواتە ئەوە دەڵێن ئەچێتە خانەی عیلاقاتی شخصی ینی پەیوەندی کەسی لە نێوان دوو کەسەکە هەبێ ئیشەکە ئاسانترە علمی نەفسی شعوبە شتێکەیە پێی دەگوترێ دەروونناسی گەلان هەرگەلێک چۆن مامەڵە دەکە دەڵێ بۆ نمونە مەکسیکیەکان لە دەرەوەی دانوستانی ڕسمی ئاسانترە لەگەڵی دانیشی لەسەر مێز و کورسی ئەوە نە بەڵام ڕەنگە لە نان خواردنێکە لە سەفرەیەکە لە جەلسەیەکی تری وڵاتاندا ڕەنگە بتوانێت لەگەڵی دادانیشی دەڵێ مسرەکان دێن لەگەڵ درێژە دەدەن بە چۆن دەڵێ دانوستانەکە بەس ئیحراجت دەکا بەچی یەک تەرحێکت بۆ دەکا یەک دەست پێش خەریەکی زۆر مفاجئی چاوەڕوان نەکراوت پێ دەڵێ وەکو چی مەسەلە دەڵێ وەکو ئەنوەر سادات هیچ کەس تەسەوری ناکرد لە ساڵی 1970 گوتی من ئەچم بۆ پەرلەمانی ئیسرائیل شتیوان نەبوو ئیسرائیل ئیحراج کرد ئیسرائیل چی بڵێ داوای ئاشتی دەکا و ئێستاش ڕئیسی وڵاتی مسر دەڵێ دێم دەبێ بڵێ بێ ئاخر چوو ڕێکەوتنیان کرد تا ئێستاش بەردەوامە نوری سەعیدی عێراق دەیگوت بە تەریقەیەک ناوی نابوو خودوە تاالب دەیگوت لە دانوستاندا بەکەم ڕازی بە وەرگرە تەواو بچۆ جارێکی تر دەست پێ بکەرەوە داخوازێکی تر بکە ئەوەش وەرگرت هەر شتێک بوو بە مڵکی تۆ یانکو نەبێژێوە کێمە وەرناگرن پێی خودوە تاالب تەریقەی نوری سەعیدە مانەی وایە عێراقیەکانی شێوازێکی وایە نێبێت دەبێ ئەو کەسەی وەفدی دانوستکار هەموو شتانە لێک بێت باشە مامۆستا دەمێ بهێنڤەدانێکی هاتی و دەهینە فلای جەنابێتە بەلێ بینەرێن ڕێزدار پشتی بهێنڤەدانەکە کورت و دەهینە فلای وێن بڕێز
بینەران دووبارە سەڵاف پرسیارێکدن ئاراستەی مامۆستا بکەین ببێژین بنەماین بە شارتی و نهێنی یەن دانوستاندنی چ تشتن مامۆستا بەڵێ یەکەم شت پێی دەڵێن هێز بەڵێ هێز لەوە دەرچووە تەنها هێزی سەربازی بێ چونکە لەم سەردەمە هێزی سەربازی هەموو کەس و هەموو دەوڵەتێک ئازاد نییە لەوەی کە بتوانێت هێزی سەربازی دژی بە ئێمە بەکاربێت کەواتە ئێمە وەفدی کوردی بین و ئێمە دانوستکاری کورد بین دەبێت بیر لەوە بکەینەوە لیستێک بۆ خۆماندانین بە خاڵە بەهێزەکانمان ینی خاڵی بەهێز زۆر جاگوترێ فلانە دەوڵەت دەستی کراوێ دەتوانێت مشتکەوە نییە لە هەمان کاتیشدا کوردیش بۆ خۆی دەستی کراوەیە لە هەندێک بواردا بەڵام بێت هەمووی بزانی و زۆر جار تۆ لاواز نیت بەس بۆیە پێت دەڵێن لاواز چونکە خاڵە بەهێزەکانی خۆت نازانی یەکێکت پێویستە پێت بڵێ خاڵە بەهێزەکانت چییە کەواتە زۆر گرنگە وەفدی کوردی چ بەخۆی بزانێ چ پێی بەوترێ کەوا خاڵی بەهێزەکانی چییە بیکا بە لیستێک ئێمە لە بواری پێشمەرگەیە هێزمان هەیە ئێمە لە بواری ئابووریدا بەڵام مامۆستا ئەو بخۆژی نزانن خاڵین مێن هێزی چنە بەڵام فەرق ئەوەیە کاتێک کە تۆ بیزانیت و لە پشتیەوە بوەستی فەرقی هەیە کاتێک کە نەزانی یعنی ئەگەر نەزانی تو ئەو خاڵە بەهێزت هەیە زۆر جا بەرامبەرەکانت دەزانن خاڵە بەهێزەکانی تۆ چییە خواخوایان حەز دەکەن تۆ نەزانیت خەشیم بەڵێ حەزیش دەکەن نەزانی حەز دەکەن نەزانی لەبەرەوە خەڵک بۆ پارە دەدا خەڵک بۆ پارە دەدا بە وڵاتانی دەرێ بە ئەکادیمیەکان بۆ ئەوەی کەوا دیراسی بۆ بکە لەسەر ئەم بابەتانە بەپارە بۆ ئەوەی کە خاڵە بەهێزەکانی خۆت دۆزیتەوە کەواتە هێزی میدیایی ئێمە لەکوێ هێزی سەربازی ئێمە لەکوێیە هێزی جوگرافیا و چۆنەڵە جیۆپۆلۆتیکی ئێمە مەسەرەن لەکوێیە تەنانەت هێزی کۆمەڵایەتی ئێمە لەکوێیە تو دەبینی ینی کوردستان لە ڕووی کۆمەلگەوە چەند بەهێزە و چەند بەتینە کاتێک کە باسی سەربەخۆیەکەی هەمووی دەچێتە بەر سندوقی دەنگدان مانە هەمووی کەم وڵاتەیە ئەمانەی هەبێ ئەم هێزانی هەبێ لەبەرەوە ئەمە خاڵی زۆر سەرێکی خاڵی دووەم ئەو هێزە سەربازیەش زۆر گرنگە ئەمڕۆ دەبێ وڵاتانێک لە کاری دانوستاندا بزانن تۆ وەک ئامادەیی تێدایە بۆ ئاشتی ئامادەییشت تێدایە بۆ شەڕ ئەو ئەمادەیە کێرە دەهێتە دیتن ینی چۆن ینی بەمانایەکی تر خەڵک ڕێزدا کەسی بەهێز دەگرێت ئەم سەردەما خەڵک ڕێزدا کەسی بەهێز دەگرێت تەنانەت لە نمونەی زۆر ساکاریشدا دە باوکێک دەپرسی دەڵێ ئەوە ئەو دوو منداڵت هەیە بۆچی پارەت بەودا بەوی دیکە تەجیل کرد دەڵێ ئەو حەیام دەباو دیکا بە هەراو دەچێتە کۆڵان و هاوار دەکاوی دیکە عەقڵا دەبینی ینی ئەم سەردەمەش ئاوهایە ئەم هەرایی لە ڕیفراندۆمە ئەباوای ناو بنێم کورد دەمێکە بێدەنگە کورد دەمێکە هەموو ئەو شتانی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی پێی خۆشە هەمووی جوان جێبەجێ دەکات لە پێکەوە ژیان و لە ئاشتی و لە چی و لە چی و لە چی هەموو دنیا پێی دەڵێن نەکەی ڕێفراندۆم بکەیت ئەم ڕێفراندۆمەی کە کورد و کوردستان کردی یەک دەنگدانەوەیەکی گەورەی لە دنیا دروست کردووە کە ئێمە توانای دروستکردنی مشکلشمان هەیە چونکە لەم سەردەمەدا تۆ بەشێک بی لە چارەسەر باشە بەس ئەو کاتش کە بەشێک ئەبی لە گرفتاڵن ئەمە گرفت دروستەکە دەی ئێمە دروستی دەکەیتەوە یعنی ئەگەر ئەو هێزت نەبێ ڕێزت ناگیرێ لە هەمان کاتیشدا ئەو چۆن دەڵێ خاڵە گرنگەی تر کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکە ئەوش ئەوەیەکە ئەم سەردەمە و سەردەمەکانی پێشوش نابێت تۆ لاوازی پیشاندەی چونکە لاواز ڕێزی لێ ناگیرێ لاواز پاڕانەوە لە خەڵکی تر سوودی نییە نەپاڕانەوە سوودی هەیە نەداواکردنی یارمەتی بەو مانایی کە لە لاوازیە و داوایەکەی سوودی نییە کەواتە ئەمان باتە سەر خاڵێکی تر خوابێ پشت بە یەکێکش ببەستی یارمەتی بدە دەڵێن حتا وەسیت ئەگە دەوڵەتانی دی تەماشا دەکەن تۆ پشتت بە یەکێک بەستووە دەتوانن بەو یەکە بڵێن پشتی ئەو بەردە ساڵی 1975 وایان لە ئێمە کرد وانە چون بە ئێرانیان گوت گوتیان ڕێی چەک و هەمووشتان لێ بگرە و کۆتاییان بە شۆڕشی ئێمە هێنا ئێمە ئێستا دەبێ ئەوە بزانین کە ئەو وەسیتە و ئەو کەسەشکەوە پشتی پێدەبەستین ڕێز لێ دەگرێ کاتێک کە تۆ بەهێزبی ڕێزل لێ ناگرێت کە تۆ لاوازبی ینی ئەو کەسانی کە دۆستی ئێمن دەبێت ئێستر لەمەودا وەکو دەوڵەت مامەڵە بکەین هێزی خۆمانیان پێنیشاندین ئێمەش هێزمان هەیە هێز بە مانافراوانەکەی هێز بە مانافراوانەکەی ئەوەی کە لە سیاست پێی دەڵێ کارتی ئەوە و کارتی ئەوە و کارتی ئەو ئەم کارتانم هەموو هەیە ئەو کاتە خەڵک ڕێزل لێ دەگرێت کە دەزانن تۆ لە بڵندیەوە قسە دەکەی ئیدی نابێت لاوازبی نابێت تۆ ئەو کاراکتەرەبی نابێت تۆ ئەو بە شەبی لە دانوستانەکانە کە لای لاوازی بڵێ ئایا مامۆستا زمان و پەیو و شێوازێ دەربڕینێ چەند کاریگەری و باندۆراخۆ هەیە دانوستاندنێدا بڕوانە ئەڵێن فاریزەش دەوری هەیە چۆن هێنری کیسنجەر لە دانوستانەکانیدا دەڵێ هێنی کیسنجەر ماوە ئێمە یادەوەرێکی تاڵمان لەگەڵی هەیە هەموو جار ڕەنگە ئەگەر ڕێشمان لێ بکەوێ هەندێک لە خەڵکی ئێمە بینی بێتی هەر بیری خستبێتەوە کە لە ساڵی 1975 ئەندازیاری تێکدانی شۆڕشی ئێمە بوو
بەێ لە 1975 ئێستش ماوە تەمەنی 94 ساڵە ئەو لە قسەیەکیدا دەڵێ لەگەڵ ڕووسەکان کە دادەنیشتم بەێ هەموو وشەکان و دێڕەکان و ڕستەکانمان هەموو نووسی بوو بەێ بۆ هەر ڕێکەوتنێک دەمگوت ئەوە ڕێککەوتین و هەستین بەێ ئەیگوت ڕووسەکان پیان دەگوتم ناماوە ئەمگوت چ ماوە وشەیەک هەیە ئەنگوت فاریزە ماوە فاریزە فاریزە بەێ چکە فاریزە دێتە مەسەرەن ئەگە فاریزە بەریتە پشتی وشەیەک مانایەک دەدا لە پێشی وشەیەک بمانەکە هەموو دەگۆڕێ بەێ ڕاست چکە جوملەکە تێک دەچێت ڕێن وسێدە هەر وەسای بەڵێ بەڵێ جاری وهەیە لە وشەیەکا کاریگەری هەیە ئێستا کێشەی نێوان عەرەبەکان و ئیسرائیل لەکوێ بەێ عەرەبەکان دەڵێن تۆ دەبێ بکشیتەوە لە گشت ئەو ئەرزانەی داگیرت کردو لە ساڵی 1960 بەدواوە لەو شەڕە بە قودسیشەوە ئەوش ئەڵێ نا من لە هەندێکی دەکشێمەوە لە هەندێکی ناکشێمەوە دەڵێن چۆن وا دەکەی دەچنەوە بۆ ئەو ڕێکەوتن نامەیە کە نووسیویانە لە نێوانیاندا ڕێکەوتن نامەکە کێشەیەکی هەیە لە وشەیەکی ئینگلیزی THE بە عەرەبی دەبێتە ئەلفلامی تعریف کە تەرجمەی دەکەن عەرەبەکان ئەو نوسخەیان وەرگرتووە کە دەڵێ الئینسیحاب من الأراضي المحتلة یعنی پاشەکشەکردنی ئیسرائیل لە زەویە داگیرکراوەکان تعریفە استغراق الجنس ئەوان دەڵێن نە الئینسیحاب من أراض محتلة یعنی پاشەکشەکردن لە هەندێک لە ئەرز بزانە چی بوو THE یعنی یەک بوشەیە بین لەو حاڵەتەدا هەموو ئەوانەی تێکدا بەم سەدیسان مەدوێت بزانین سیفەت و سالوخەتێن دانوستکارێ سیاسی کورد چاوایە ئەدەبیاتێک هەیە ئەپیان ئەدەبیاتی وڵاتانی غەربی لە ڕێگەی ڕۆژەڵات ناسەکانەوە یعنی دراسە و چۆن دەڵێ توێژینەوەیان لەسەر ئێمە کردووە ئەوەی تۆ باست کرد ئایا ئەوان ئێمە ئەناسن چاک ئەمان ناسن چاک ئەمان ناسن ئێمە چۆنین زۆر گرنگە ئێمە خۆشمان ئەوە بخوێنینەوە اینجا ئێمە زۆر گرنگە ئەو صفاتانەی کە بوومانە لە ڕابردوو بیگۆڕین کۆنجی دیڕاستە تۆمەکیریام چ شێوازین ڕاستە کەواتە لێرە بەڕاستی ئەوەی کە ئەوان گوتوانە دەڵێن تاکی کورد بە شێوازێکی گشتی خۆگە سیاسی بێ و هەرچی بێ وا ڕۆشتووە کەسێکی عاتیفیە دەڵێن عاتیفی اینجا خۆ ئەوە مەسلەیەکی زۆر ڕاستە یعنی تۆ ئێستا کە کەسێک بێ بە شەڕ لە تۆ داوای شتێک بکە نەیدیتی وانە بەڵام پێ دەڵێ ئەزانی من معاشم وەرنەگرتو و موچەم نییە و منداڵەکانم فەقیرە و پارەیەکی زۆری دەدیت کەواتە چی بوو زانیان ینی بۆیە حتا دەرۆزەکارەکانی هەموو دنیا دەرۆزەکار لە هندستان و پاکستان و دێ بۆ کوردستان لە مزگەوتدا دانیشە تۆزی ئەگریە خەڵک بە وەرەقە و دوو وەرەقەی دۆلارێ داتی لە وڵاتانی تر شتیوانی بینی ساڵوخەتێکی ئیجابیت نافمەدایانجی هەیە لە ڕووی کۆمەڵایەتی زۆر باشە لە ڕووی کۆمەڵایەتی بەس لە ڕووی سیاسی تۆ ماڵە دوێران دەبێت لە ڕوتوانە چونکە ئەمە زۆر گرفتە ئەگەر بێتە ئاستی سیاسی بەشکۆ لە سیاست تا ڕەحم پێکردن نییە سیاست یعنی خۆی بۆ خۆی وەکو دەڵێ ینی بریمەر دەیگوت سیاست وەرزشێکی خوێناویە وەرزشێکی خوێناویە لە حاڵەتێکی تردا دەڵێن کورد زوو متمانە دەکا بە بەرامبەرەکەی ینی زوو بڕۆی پێدەکات زوو متمانەی پێدەکات دەتوانن کورد ماندوو بکەن بە سێ شت یەکەم شت بەکات کورد نەفەسی درێژ نییە کورد لە دانوستانە نەفەسی درێژ نییە حەزەکە قسەکان زوو ببڕێتەوە زوو تاوە بێ لە ئەنجامدا حتا بەرنامەژ وایە تۆ بەرنمەیەک تەماشا دەکەڵێ ناو بەرنامە زۆر درێژە کورتی کەنەوە یعنی خەڵک حەزی لە مەقالێک دەنووسی کورد نایخوێنێتەوە حەزی لە فەیسبووکە پۆستێکی سێلە دێڕی بخوێنێت ئەوە لە دانوستکارەکەش ئەترسی وابێ ئەوش تااقەتی ئەوەی نەبێ دەڵێن ئەگەر پەیوەندی لەگەڵا دروستکەی لەگەڵ تاکە کوردەکەی لە دانوستکردندا تەنازولت بۆ دەکات چکە دەتناسێ ینی پەیوەندی برایەت دەرایەتی لەگەڵ داهبێ بەڵام تۆرە پەیوەندی برایەت دەرایەتیت لەگەڵ هەر ئەمریکیەک و هەر ئەوروپیەکدا هەبێ هەر ئەوەندە برادرن پێدەوترێ پێ ناوترێ سەدیق پێ ناوترێ هاوڕێ پێوترێ هاوڕێی کار تا ئەوەندەی لە کارەکە بەیەکەون دوای بڕۆیتەوە لە کاری تررا هەر نادناسێتەوە زۆر گرنگە ئەو دوشتە جاکەینەوە ینی هاوکاری تۆم یان هاوڕێی تۆم ئەوان هاوکاری تۆن بۆیە ئیمێڵێکت دەدەنی ئەو ئیمێڵە تا ئەوەندەیە کە لەو کارەیە کە ڕۆیشت ئیمێڵی شخصی خۆی نادابێتەوە وەکو کورد نییە ماڵ و دەرگای هەموو بۆ کاتەوە من هەموو دانوستکاری کورد ئاوا خوێنراوەتەوە پێی دەزانن کە کورد ناچێتە نێو وردەکاری کورد ناچێتە نێو ئەو خاڵانەی کە درێژە و نەفەسی درێژی بەم سەمەد بزانین ئایا زانستێک هەیە ئەوێ چەندی بسەلمینیتن دەربارەی کوردان کە جانابێتە وی ڕەنگەی ئاماژی پێدەدەن ئەنترۆپۆلۆژیا ئەنترۆپۆلۆژیا ئەو زانستەیە کە پێمان دەڵێ ینی تاکەکانی گەلێک و گەلان مەسەلەن چۆن ڕەفتار دەکەن و چۆن ئەڕون کورد و هەندێک لە گەلانی ئەفریقیا و هەندێک لە گەلانی ئاسیا لەو بەشە پۆڵێن کراون کە دەڵێن ئەم گەلانە گەلێکن لە ڕووی چۆن دەڵێ کەلتوریان زاڵە بەسەر بەرژەوەندیان ینی کورد ببینی خوێندەواری کورد
ڕۆشنبیری کورد دەخوێنێتەوە لە هەموو بوارەکان لە زۆربەی بوارەکان دەخوێنێتەوە لە چۆن دەڵێ ینی ڕۆشنبیرە بەڵام ئەو ڕۆشنبیریە مانای وانە بتوانێت شتی پێ بەدەست بێنێ شتی پێ بەدەست بێنێ تاج بکات بە معنایەکی تر مەسلحەت وەکو دەڵێن یعنی کورد لە هەموو کەس باشتر لە دین تێگەشتووە بەس نەیتوانێت دەوڵەتی پێ دروستکە کورد لە هەموو کەس باشتر لە مارکسیزم تێگەشت لە منطقی ئێمە یعنی ئەو مارکسیزمەی کە کورد هەیبوو لە هەفتاکان نەیتوانی دەوڵەتێکی مارکسیسی پێ دروستکە کورد لە هەموو کەس نەتەوەی تر بۆ نەیتوانی دەوڵەتی نەتەوەی دروستکە هەرچی بیر و بۆ چوونێک لە ئەوروپا هەبێ و سەر هەڵ بدا و هاتوۆتە کوردستان لە کوردستان زۆر بە چۆن دەڵێ وا دەزان بۆ مزگەوتیان کردووە یعنی هەر بیر و بۆ چوونێک ناسیۆنالیزم بێ چۆن دەڵێ سۆشیال دیموکرات بێ ئیسلامی بێ کورد بە جۆرێک وەری دەگرێت یعنی تونتر لە شوێنەکەی خۆی بەڵام هیچی هیچی پێ ناکە تا بیرمەندێک ناوێرم ناوەکەی بەڵام چکە ڕەنگە ڕەزامەندی لێوەر نەگرت بێ گەشتۆتە ئەو ڕادە ناومێدیەی کە دەڵێ کورد قەت ناتوێتەوە نامرێ هەر ئەمێنێ بەڵام ناشبێ بە هیچ بە تەمەنی 84 ساڵیەوە کوردێک ئاوە ناومێت بووە دەڵێ کورد ڕاستە ناتوێتەوە بەس ناشبێ بە هیچ دەبێ ئەم قسەی هەڵوەشێنینەوە بەچی هەڵەوەشێتەوە بە زانستی تازە بەم ئەنترۆپۆلۆژیایی کە ئێمەی خوێندۆتەوە بە ئێمە دەڵێ ئێوە گەلێکن مەجازی و تعبیرەکانتان تعبیری ئەدەبیە تعبیرەکانتان تعبیری ئەدەبیە یعنی گزارش دەکەن بە شێوازێکی ئەدەبی قسە دەکەن ێ بەمانەیەکی تدەن عەقڵی کوردی هێشتا عەقڵی وەصفیە نەتەحلیلیە نمونەیەک پێ بڵێم یعنی شاعری ئێمە تەماشای ئەو چیانە دەکات دەڵێ کۆمەڵە شاخێ سەخت و گەردنکەش ئاسمانی شینی گرتووەتە باوەش ئەمە وەصف نییە باشە کلۆدیۆس ڕیچ لە 1880 کە دێتە کوردستان ئەویش وەکو شاعری مە تەماشای ئەو چیانە دەکەن دەڵێ بەچیاکانی کوردستانە لە هەندێک شۆن ڕەنگەکەی سەوز هەڵدەگەڕا ئەوەش نیشانەی ئەوەیە کە کۆباڵت واتە مس لە نێو ئەو چیانەدا بوونی هەیە تەحلیل چۆنە کەواتە ئەمانە هەمووی بە ئێمە دەڵێ کە یعنی علمی نفسی شعوب بۆ ئێمە زۆر گرنگ ئەم سەبرس مەدوێت بزانین وەک زانست و ڕاهێنان و هونەر چاوە فێری دانوستاندنی ببین وەک ئاڵاف ڕاستە دەڵێن دانوستان هەیە بە فشار دەکرێت یعنی تۆ دەشتە دانوستانێکەوە فشار دروست دەکەی لە ڕێگەی ئەو فشارەوە بۆ دروستی دەکەی چونکە تەنیا یەک حەل هەیە بەڕای تۆ هەندێک دانوستان هەیە بۆ تۆ بڕیارەدا و ئەم دانوستانە بۆ تۆ ئەوەیە کە ئەو مەبەستت هەیە لەم حاڵەتەدا تۆ بێ دانوستانەکەت شێوازی فشار وەرگێ بۆی ئەو تەنیاشتت دەستکەوێت بەتەمای ئەوە نەبوویتە بەدیلی تر نییە ئەگەر خاڵت فشاری نەبن ناتوانانی دەست ناکەوێت بۆیە زۆر جارە بینی دەوڵەتان مەسەلەن فشاری هەموو دەوڵەتان لە ئێمە چی و استیفتا ڕفراندۆم تەعجیلکەن یا ئێلغا بکەن دیوتە بۆ ئەوەی ئەمە ڕووبدا ئەوان یە خیاریان هەیە تەنها هێرشهێنان هاتنە سەرمان لە شەوە ڕووداوی سیر هەبوو ئەو شەوی پێش ڕفراندۆم هەموو ئەمانە پێمان دەڵێ فشار بۆچی بەو دەرەجێ دەکرێت چونکە یەک ئەگەریان بۆ ئێمەدانەوە دەڵێن ئەبێ ئەم ڕفراندۆمە نەکری دیت ئێمە کە کردمان سەری نەگرت سەری نەگرت کەواتە ئەم حاڵەتە ئەبێ بزانین بەرامبەرەکانمان چ جۆرە دانوستانێکمان لەگەڵاکەن چ جۆرە دانوستانێکمان لەگەڵاکەن جاری وایە دانوستان بە ئیقناع یعنی بە قەناعەت پێکردنە من ئەمێ شتێک بۆ تۆ بدەم و تۆ شتێک بەم بدەی ئەمە حاڵەتی قەناعەت پێکردنە جاری وایە بە ڕوو بە ڕووبوونەوەیە جاری وا هەیە بە هاوکاریکردنی یەکترە تەنانەت جاری وا هەیە ینی ڕفراندۆم وەکو زانست پەیوەستە بە کات و شوێنیشەوە دەڵێ لە نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان لە مەدریدا کردیان لە شوێنێکا کە مۆبایل و تەلەفۆن و هەموو شتێک لەبەردەستیان هەبوو پەیوەندیان بە دەرەوە دەکرد لەبەرەوە سەری نەگرت بردیانە سویسرا لە هۆڵێکدا هەموو هۆکارەکانی پەیوەندیان قەتع کرد لیان گەیشتن بە ئەنجام جاری وا هەیە دانوستان بە پێی کاتەکرێ یعنی لە نیوەڕوانە بیکەی بارد دەرونی تۆ جۆرێکە ناگەی بە ئەنجام لە هەندێک کاتی ترا بەیانیان بیکەی دەگەی لە شەوە بیکەی بە جۆرێکە لە ڕۆژە بە جۆرێک تر دانوستانەکە لیدل هارت کە استراتیژناسێکی بەریتانی بوو لە کتێبێکی هەیە بە ناوی ئەتاریخ فەنەن استراتیژیەن بە زمانی عەرەبی بە کوردیەکەی دێکە مێژوو وەکو هونەرێکی استراتیژی دەڵێ لە هەر کۆبوونەوەیەکە کە کرابێت من توانیومە ئامانجەکەی خۆم بپێکم دەڵێن چۆن دەڵێ وەختێک کە هەر قسەیەک دەکەم برادران گەرمن سەعات دەیە دانیشتوون قسە دەکەین بەیانی و پێشی نیوەڕۆیە دەڵێن نابێ هەموو تااقەتیان هەیە جوابم دەدەنەوە دەڵێن نابێ دەڵێ قسەکانی خۆم هەڵ دەگرت بۆ سەعاتی دەی بوێ چارەگی بوێ بۆ یەک پێشی نان خواردن دەڵێ دەرونیان ئەو حاڵەتە هەمویان برسیانە هەموو حەز دەکەن بچن بۆ نان خواردن دەڵێن بەرە من قسەیەکم هەیە ئەوەیە ئاهای دەڵێن دە زۆر باشە ڕازی بووین بۆ چونکە پەلیانە بچن بۆ نان خواردن یعنی خەڵک ئەوە
شتە خوێنێتەوە ئەوە وردەکاری کەواتە کوژبن هەمی gelek giringin danûstkarê Kurd vê çendeha biketin. Mamsa me divê bizanîn nûtirîn bûçûn û gotin û helsengandin derbarê danûstandinê çi tiştin? Çawa bihêtekirin ev danûstandin e? ئێستا کەوتم هێنری کەسنجەر تەمەنی 94 ساڵە Belê ئەو ئەندازیاری هەڵۆشانەوەی شۆڕشی ئێمە بوو ئێستا قسەیەکی تری هەیە سوودی لێ وەربگرین باشە قسەیەکی تری هەیە سایتێکەیە سایتێکی بەریتانیا بە ناوی کاپ ئەکس belê کاپ ئەکس هی دەستگای با بڵێم سنتەری توێژینەوەی بەریتانیا belê ئەو سایتە بە ناوی کاپ ئەکسە تازەترین قسەیەک مانگێک لەمەوە بەر کیسەنجەر هێنری کیسەنجەر کە بەم 94 ساڵەی بە هەموو ئەم ئەزمونەی قسەیەکی لەوێ نووسیوە belê لەوێ قسەیەکی نووسیوە دەڵێت لە هەموو شوێنەکانی دنیا من وا تێگەیشتم لە سیاست belê کە دوژمنت ئەکرێت دۆستت بێ دوژمنت بەڵێ. دەکرێت دۆستت بێ ئەمە شەروەمان زانیوە عدو و عدووی سەدی دەڵێ بەڵام تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شوێنی ئێمە belê لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێت دوژمنت هەر دوژمنت بێ دەبێت دڵ بەوە خۆش نەکەی کەواتە ئەبینی ینی تا شتە خوێنیتەوە و تا زانستی سەردەم دەبینی خەڵک بە 94 ساڵی گەشتوتە ئەوەی لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناکرێ من بڵم فلان دەوڵەت دوژمنی فلان دەوڵەتە ئەو دوژمن مەکەواتە ئەو دۆستمە نا هەردووکیان دوژمنی تۆن بەڵام هەردووکیشان دوژمنی یەکترن بەڵام ئەبنەوە دوژمنی تۆ جارێکی دیکە کەواتە ئەمە جارێکی تر پێمان دەڵێ زۆر گرنگە ئێمە خوێندنەوەی باشمان هەبێ لەم بوار مامۆستا دیسان me divê bizanîn çawa danûstkarê Kurdistanê berhev bikein yan ku berhem bînin Rast. Kurdistanê da bû vê çenda canavê te amajî سێ خاڵی زۆر سەرەکی وەزارەتی دەرەوەی وڵاتان belê پەیمانگایەکی هەیە پەیمانگای پێگەیاندنی دیبلۆماتکارەکان جا من تا ئێستا نەمزانیوە ئایا ئێمە نووسنگەی کاروباری دەرەوەمان ئەوەی هەیە نییە معلوماتم نییە belê گرنگە هەبێ ینی گرنگە لە کوردستانە ئێمە پەیمانگای ئامادەکردنی دیبلۆماتکارانمان هەبێ belê چونکە ئەمانە سبەی ئەبنا وەزیری دەرەوە ئەمانە ئیتر ئەبنە دیبلۆماتکار لە وڵاتانی دیکەدا تۆ ئەگەر خۆت پەروەردەیان نەکەی دەینێری بۆ وڵاتێکی دیکە زەمان چییە هەموو وڵاتێک بە شێوازێکی پرۆفیشنال ئامادەیان کە بەڵکو بە شێوازێکی سیاسی بێوێ هێڵێکیشیان لەگەڵا بکاتەوە دوای بۆ ئەوان کارکەن ئەبینێ شتانە هەیە ینی گشت ئەم عێراقیانی کە ئێستا سیاست مەدارن لە عێراق و کارەکەن چونکە هەموو لە ئێران گەورە بوونە ناتوانن بەبێ ئێران هیچ کارێ بکەن وەگو تامۆچە پێ مامۆستا بێژێ نزانم ئەف مەعهەدە هەیە یان جی نییە ئەگەر نەبیت گریمان نەبیت ئەگەر نەبێ ئەبێ هەبێ ممکنە vê fetra kêmda بشین vê çendeha bikin باشە دێنە خاڵی دوم ئەمە خۆ تۆ ئێمە بەتەمای بنیاتنانی دەوڵەتین belê کەواتە هەرە بێ هەمان بێ دوای وەزارەتێک نابێ بەنای وەزارەتی دەرەوە بۆ وەزارەت دەرەوە هەر بێ ئەو پەیمانگایە ئەگەر نیمانە دەبێ ببێ ئەگەر هەمانە دەبێ کاری زیاتی لەسەر بکرێ و بەهێز بکرێ بەڵام تا ئەو کاتە ئەو قسەی تۆ جوانە ڕێگەیەکی ترمان هەیە ناردنی خەڵکی خۆمان بۆ دەرێ بۆ وڵاتێک کە لەی ئەمین بی پرۆفیشناڵە نەک بیان کڕێ بۆ ئەوەی کەوا پێیان بگەێنێ ئەمەش هەر درێژخایەنە هەرەکرێ وانە حاڵەتی سێم هێنانی تیمی دانوستکارە لە دەرەیە کە پرۆفیشناڵن لەگەڵ تا یارمەتی بدەن ئەومان زۆر پێویستە ئەو بە سەریعی ئەکرێ ئێستا وڵاتێک بۆ تۆپی پێیەکەی ئەڵێ ڕاهێنەرەکانم ناتوانن ئەمم بۆ بگەێنە جامی جیهانی ئەچێ لە دەرێ ڕاهێنەرێکی بیانی دێنێ تۆ وەک ڕاهێنەرێکی بیانی ئەهێنی بۆ 11 کەس بۆ تیمێک یا بۆ 4 کەس یا بۆ 5 کەس بۆ 6 کەس بە پێی یاریەکان زۆر گرنگە بۆ مەسەلەی دیبلۆماتکاریش بە هەمان شێوە تیمێکی ڕاوێژکاری دیبلۆماسی دەرەکی بەهێز بێنی پارەی چاکی بیتێ لەو بوارەدا توێژینەوەت بۆ ئامادە بکە دانوستانت فێرکە بگرە هەندێکیان ئەتوانن بەشدار بن لەگەڵ تا بە شێوازێک لە شێوازەکان لە دانوستانە تێبینیت بۆ دەنووسن لێرەدا چی بڵێ لەوێدا چی نەڵێ تۆ ئەمانە دەبینی لە ئاستی وڵاتانی دەرێ کەسی یەکەم لە پێشەوە دانیشتووە لە پشتی یەک ناڵم سوپاسکە زۆرە چەندین کەس لە پشتیەوە دانیشتون بزوو کاغەزی بۆ دەنووسن ئەوە بکە ئەوە مەکە ئەوە بڵێ ئەوە بڵێ کەواتە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ یەکەم شت پەیمانگای پێگەیاندنی دیبلۆماتکارمان دەوێت دووەم ناردنیان بۆ دەرەوە بۆ هێنانەوەی ئەو زانستە سێەم هێنانی تیمی شارەزا لە بواری دانوستاندندا بۆ ئەوەی کە لەم بوارەدا یارمەتیمان ئەف تیمێ دەرەوێت تێتن هاڕ و کار مامۆستا دیگەل تیمێ شارەزایەت نافخوا کوردستانێدا هەندێک جار لاڕێدا ناچیتن ئەگەر مەساڵحێت کوردیت حەقیقی نەزانیتن بەڵێ ڕوویداوە کەوا دەڵێن هەندێک وڵاتان لە سەرەتاوە وایان کرد یەکێتی سۆڤێتی جاران پێش 1991 وڵاتان خەڵکیان دەنارد بۆ ئەوێ ببن بە دیبلۆماتکار بەڵام سۆڤێت دەیکڕین ئەو کاتە
وەختێک کە دەهاتنەوە ئیشان بۆ ئێرەش دەکرد و ئیشان بۆ سۆڤێتیش دەکرد بله تەنانەت لە ئێرانیش ئەو شتە هەیە لە تورکیاش ئەو شتە هەیە وڵاتانی گەورە کە تۆ خەڵکی بۆ دەنێری دوای بۆ خۆی دەیبە لە ئەنجامدا زۆر گرنگە بۆیە گوتم ینی پرۆفیشنال بۆیە گوتم کۆمپانیا لەو بوارە هەیە بۆیە گوتم پەیمانگای تایبەت لەو بوارە هەیە وڵاتانی ڕۆژئاوا تا ڕادەیەک لەو بوارە باشتر نمونەك هەنە مامۆستا سەرڤی چەندێک و وڵاتین جیهانیژی ئەف چەندەها کردویتەوە جەنابێت ئامیژە پێ دەدات خاڵێکی زۆر سەرەکی هەیە زۆربەی وڵاتان ئەمەیان کردووە زۆربەی وڵاتان ئەم کاریان کردووە و دوای تێیدا خۆیان ئێستاکە دەتوانن خەڵک پێ بگەێنن بەس خاڵێکمان لەبیر نەچێت لە کۆتاییە دانوستاندن دەرکەوتووە من و تۆ دەچینە ئەو پەروەردەیە و دەچینە ئەو پێگەیاندنی دیبلۆماتکارە ئێمەیان پێگەیان لەگەڵ من و تۆشدا دوو ئافرەتی تریش لەگەڵ ئێمن ئەویشان پێگەیان دەرکەوتووە لە ڕێگەی توێژینەوەیەک یان زانکۆی فلۆریدا کردوێتی لەسەر 4500 ئافرەت ئەو زانستەی کە لە بواری دیبلۆماسی و پەیوەندی و دانوستاندندا دەیدەی بە پیاوان هەمان ئەو زانستەش بدە بە ئافرەتان بەهێزتر دەبن لە دانوستان لە پیاوان بەهێزتر دەبن زانکۆی مۆنستەر ئێمە دوو هەفتە لەمە بەر لە ئەڵمانیا بووین یانز مازی پرۆفیسۆرە مامۆستای زانکۆیە لە مۆنستەر دەڵێ ئەگەر بەپێی ئەزمونونەکان دەرکەوتووە کاتێکە لە بواری دانوستاندندا ئافرەتی شارەزا دیکۆرنا ئافرەتی شارەزا لە بواری دانوستاندن لەگەڵ وەفدی دانوستکاران بێ لەگەڵ پیاواندا زۆر بەهێزتر دەبن دقیقتر دەبن هەر لەبەر ئەوەیە دەبینی دەگوترێ سەدەی 21 سەدەی ئافرەتانە هەر لەبەر ئەوەیە دەبینی زۆربەی وڵاتان ئەمریکا چین کۆریا ینی ئەم وڵاتانی کە دەیبینی وردوت هەموو دەستیان پێ حتا ئێران هەموو سێرەکەی وتەبێژ بە ناوی حکوومەت و وتەبێژ بە ناوی وەزارەتی دەرەوە هەمووی ئافرەتیان هێناوە وەزارەتی دەرەوە بواری سەرەکی دانوستان و قسەکردنە چونکە ئافرەت تەفاسیل سێر دەکە پیا سێری وردەکاری ناکە ینی هەستا لە بوارە سێرکە پیاوێک تەماشای دیمەنێک دەکا و ئافرەتێک تەماشای دیمەنە دەکە ئافرەتەکە هەموو وردەکارێکان دەزانێت پیاوەکە هێڵە گشتەکانی تەنها دەزانێت هەتا لە بواری دانوستاندننا ڕەنگە من و تۆش بەسەرمان هاتبێ ئەوەی من و تۆ لە بازار دەیکڕین بە نرخێکی زۆر گران هاوسەری من و تۆ دەیکڕن لە بازار بە نرخێکی کەمتر دانوستان دەتوانێت کەواتە دەبێت دان بەوەدا بنین هەتا ئێستا وەفدی دانوستکاری کوردی هەر پیاوانە ئەو سەدەیە کە تایدا دەبێ وەفدی دانوستکاری کوردی پیاوی شارەزا و ئافرەتی شارەزا تێدا مامۆستا هەندێک جار نەرمی دانوستاندنێدا لاوازیە مرۆڤی پێشان نادەت بوو کەسی بەرامبەر دەڵێن خۆت دەزانی بە چ مەبەستێک ینی دانوستکار خۆی دەزانێت بە چ مەبەستێک هێز پیشان دەدا بە چ مەبەستێک پاشەکشە پیشان دەدا بە چ مەبەستێک لاوازی پیشان دەدا یەکێک لەو هۆکارانی با بڵێم لە بواری دانوستاندندا باس کراوە دەڵێ بێزارکردن ینی چۆن دەڵێ منداڵێک دەتوانێت بگا بە ئامانجەکەی خۆی لە ڕێگەی گریانەوە گریانێک دەست پێ دەکا بێزار دەبی لە دەنگی بۆ هێمنکردنەوەی هەرچی بوێ دەیدەیتێ هەرچی بوێ دەیدەیتێ دەگوترێت زۆر جار وەفدی دانوستکاریش کارێک ئەنجام دەدا بۆ ئەوەی هێمن بکرێتەوە شتێکی دەست دەکەوێت یعنی ئەمە گەمەیەکی جیهانیە گەمەیەکی زانستیە کە من باسی دەکەم ئیدعای ئەوە ناکەم من دانوستکارم منواناڵم قەت من خوێنەرێکی باشم هەمیشە دەڵێم خوێنەرێکی باشم خەڵک دەتوانێت سوود لە قسەکان وەرگێ بیکە بە دەواازەیەک چونکە ئێمە لە سەروبەندی دروستکردنی دەوڵەتین دەوڵەتیش دانوستانە بۆیە وتمان دەوڵەت و دانوستان مامۆستا بانگەشا ریفراندومێدا جەنابێ سەرۆکی هەرێما کوردستانی gelek hindek car şên bêjim tundî xwepêşanî welatan da ke em vî şêwazeyî ne rast ئێمە لە سەردەمەکانی ڕابردوو بە زمانێک قسەمان کرد بە زمانێک قسەمان کردوە و جەنابی سەرۆکیش ئاماژەی پێکرد بە زمانێک قسەمان لەگەڵ دەرەوە کردووە کە زمانێکی نەرمونیان بۆ زمانێک بووە کە گوتومانە باشە مادەم ئێوە دەڵێن ئەوە نابێ و ئەوە یاسایی نیە و ئەوە سیاسی نییە نایکەین ئەم جارە بەو زمانێک کە ئەوان تێیەگەن کە پێی دەگوتری ئەمری واقع و ئەوە تا هەموو دنیا گوتی نابێ بکرێ کردمان کەواتە خۆت دەزانی لەکوێدا دەڕۆی لەکوێدا دەگەڕێیتەوە لەکوێدا چ دەڵێ حکمت هەر پێناسەکەی ئەوەیە لایەنێ دانوستاندنێ مامۆستا لایەنێ کوردستانی هەنگی پێس نابیتن دەما گوتارên navxwîda yên berpirsên hikûmî bi astekê nizm û rehet û yan ku şên bêjim yê nermatiyeka zûr pêve diyar bîtin ev nabîte xaleka lawaziyê bû kesanên beramber لەمە دووە چونکە لە سەروبەندی دروستکردنی دەوڵەتین چونکە ئێمە قۆناغێکمان تێپەڕان پێدەوترێ قۆناغی ڕێفراندۆم یعنی قۆناغی پێشدەوڵەتین دەبێ ئەو ڕێفراندۆمە و ئەنجامەکانی
ئامانجەکانی ئێمە بڵند بکە بله ئیدی نابێ بەو ساکاری جاران قسە بکە بەرپرسی ئێمە مەبەستەوە مساوی گفتی وڵاتین دەوروبەر بتوندی هێرشاتینە سەر کوردستانی وەک گوتار ڕاستە چەند گرنگە نافخوا کوردستانیژی وێ چەندەها ڕەت بکەتەوە ڕاستە لەگەڵتان بەس مەبەستم ئەوە بوو ینی خاڵێکی ئەوە لەگەڵت ڕێککەوتوم لەسەر ئەو خاڵە زۆر گرنگە کە بەرامبەرەکانمان ئیش نەکەن لەسەر ناکۆچیەکانمان بەرامبەرەکانمان نەهێڵین با ناکۆچیمان هەبێ بەڵام نەهێڵین بەرامبەرەکانمان کار بکەن لەسەر ناکۆچیەکان خاڵێکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا وەکو باسم کرد جاران بەرپرسی ئێمە دەیگوت ئەگە لەگەڵ بەرپرسێکی ئەمریکی لە گازینۆیەک لە کافتریایەک باسی ساڵەکانی هەفتا دەکەم یعنی ئەگەر بەرپرسێکی پلەچواری ئەمریکا یا ئەوروپا ئێمەی لە کافتریایەک ببینایە پێمان گەورە بوو کە ئێستا تۆ بەرەو دەوڵەت بوون دەچی نمونەیەک پێ بڵم دەبێ ڕێز دەم ڕیفراندۆمە بگری لە وەکو ئاستی دەوڵەتی قسە بکەی وەکو ئاستی دەوڵەتی با پێت بڵم ڕێککەوتنێکی بازرگانی هەیە لە نێوان دەوڵەتانی ناوەڕاست و باکووری ئەمریکا پێ دەگوترێت نافتا ئەو ڕێککەوتنی نافتایە ئەو ڕۆژە ترامپ لە تویتەرە قسەی لەسەر نووسی بوو وایە وان نیێ و هەڵی دەوەشێنین وای لێ دەکەین وای لێ دەکەین سەرۆکی مەکسیک قسەیەکی جوانی کرد گوتیان ڕات چێ بەرامبەر بەوە وتی من دەوڵەتم لە ڕێگەی تویتەرەوە دانوستان ناکەم تویتەر شوێنی دانوستان نییە دەوڵەت لەگەڵ دەوڵەت دادەنیشە ئێمە لەمە دووە نابێ پێمان بگوترێ بە هەر بەرپرسێکی ئێمە بگوترێ فلانە کەس لە فەیسبوک فلان ڕئیس وزارای و فلان دەوڵەت فلان ڕئیسی فلان دەوڵەت لە فەیسبوک نازام لە چۆ لە ڕۆژنامە لە چۆ وای گوت وای گوت وای گوت نە ئەبێ بێت لەگەڵی لەسەر مێزی گفتوگۆ دانیشێ با قسە بکە ئیدی ئێمە نابێت لەو ئاستە بین وەڵامی تۆڕە کۆمەڵایەتەکانی بەرپرسانی وڵاتی دەرەوە بدەینەوە ئەبێ بڵین کاری دەوڵەت دروستکردن بریتە لە ڕوبەڕوو دانیشتن لەگەڵ یەک دەستخۆش مامۆستای بەڕێز بوو بەرسەردانەوان هەمی پرسیارانە ساخ و سەلامەت بینشەڵڵا بینەرن ڕێزدار ڤی ئاوای دهێنە دوماهیاوێ خەلەکێ بەری خاترەخۆ بخازین سپاس یاوان هەفکارات کەین کە گەلمەت بەردەوام بوون و ماندی بوون هەروسا سپاسی بۆ وێن بەڕێز کە تەماشەوانین مەبوون تا دوماهیا خەلەکێ ببینیم خێر و شادی تا خەلەکەکە دی بگەینە فێک ببینم خێر